ای رفیقانی طریقت دردی عشقم چارکن بینەرانی عزیز و خۆشەوی سڵاوی گەرمی ئێمەتان پێشکەش لە بەرنامەی ئاوێنەی هونەرەوە هاتوینەوە خزمەت ئێوەی عزیز و خۆشەویست بۆ دیدار و بەسەرکردنەوەی هونەرمەندێکی تر هونەرمەندی ئەم جارەمان کە گۆڤەند
عەبدوڵڵایە کە گۆڤەند عەبدوڵڵا یەکێک لەو هونەرمەندانەیە کە بە ئامێری عود هەتا ئێستا گەلێک خزمەتی بە مۆسیقا و گۆرانی کوردی کردووە و زۆر خزمەتی لە بوارەکانی تریژا کردووە. با لە زمانی خۆی بزانین کاک گۆڤەند کێیە و دنیای هونەرەکەی کاک گۆڤەند بۆیە بەڕێز باس بکە. کاک گۆڤەندگیان زۆر خۆشحاڵم کە لە بەرنامەی ئاوێنەی هونەر ئامادەی. بەخێر بێن کاک لیلاجان، منیش زۆر خۆشحاڵم گەورەیتان نوان کە منتان بەسەر کردەوە بۆم بەرنامەیە. ڕێز و سڵاوم بۆ هەموو یەکەبەیەکی کارمەندانی تەلەڤیزیۆنی ڕۆژهەڵات و بەرنامەکەی جەنابیش ئاوێنەی هونەر. من لە ڕاستیە من ناوم گۆڤەند عەبدوڵڵا، ژەنیاری ئامێری عودم. لە ساڵی 1982 لە کەرکووک لەدایک بووم، بەڵام بە ئەسڵ لە باوانەوە با بڵێن بەرزنجین، خەڵکی بەرزنجێ، باوکم خەڵکی بەرزنجێ. ئیتر سەرەتایەکی ئاساییم هەبوو وەکو هەموو کەسێکی تر قۆناغەکانی خوێنەوە و لە کاری هونەریما لە ساڵی 98 لە کاری مناڵانەوە دەستم پێکرد. سەرەتا لە ڕێکخراوی لانەی مناڵانی کوردستان یەکەم شوێن بوو کە من تێکەڵی دنیای هونەر بووم تایە. ئەو ڕێکخراوە چی بوو؟ باسیگە و ڕێکخراوی لانەی مناڵان بکەی چۆن بوو؟ چیان نەکردەوە؟ ڕێکخراوێکی NGO بوو، کاری ئێستا بە ئێستاشەوە هەتا ئەم ئێستاش ماوە کەم بەڵام من کاریتیان ناکەم. ئیشی چالاکی مناڵان و بەدیێنانی کارکردن لەسەر مافەکانی مناڵان و بەردەوام تەواجودی هەبووە لە هەموو بۆنەکان و فیستیڤاڵە مناڵانەکان و زۆر بەشی هەبوو. یەکێک لەو بەشانێک کە هەیە بوو بواری هونەری بوو کە بواری هونەر و موزیک بوو. کۆمەڵی مناڵی زۆر لەو کاتە هە لەوێ کۆبوونەوە ئەگەت نەخۆیان لە کاتی پشۆکانی خوێندنە بەڵێ هاوینان و لەوێ ئەو مامە پیرە و کۆمەڵێک موهەڕیج و ئەم شتانەی کە لە بۆنە و یادەکانی مناڵانە دەرەکەوتن و لەسەر شاشەی تیڤەکان دەرەکەوتن، شانۆی مناڵان و کاری گۆرانی و ئەمانە. منیش لەوێ سەرەتا لە کۆرسی مناڵان و ئەوانەوە دەستم پێکرد و دواتریش یەک دوو کاری شانۆیی کرا، شانۆی مناڵانەمان هەم دەوریشم تیا ئەبینی و هەم کاری گۆرانیشم بۆ بەدەنگ ئیشم تیا کرد. ئەوە سەرەتایەک بوو بۆ من بۆ دەست پێکردن. دواتر ئیتر لە ساڵی 2000ەوە من یەکەم سەرەتا کە سنتەری گەنجان کرایەوە، من سەرەتا لێوە دەستم پێکرد بە خوێندنی موزیک. ئەویش لەسەر ئامێری ساز بووم، بیدایە سازی دیوان. لەوێ مامۆستایەکی لێ بوو بنای مامۆستا خەتان فارس بوو، مدێک لێ مایە و ئیتر لەوێ نەما کە لەوێ نەما منیش ئامێرەکەم گۆڕی لەبەرەوەی سەرەتا و حەزیم من هەر بۆ ئامێری عود بوو، بەڵام چونکە لەو سەرەتایە لەوێ مامۆستای نەبوو و ئامێرەکە نەبوو من نەمتوانین دەست پێ بکەم. ئیتر دواتر کە فرسەتم هێنا و زانیم تاقە ئامێرێک لەوێ هەبوو بەتەنیا، کەس کاریژەنی لەسەر ناکرد و مامۆستاشی نەبوو، بەڵام مامۆستا ئاسۆی عەلی حەبیب لێرە و ڕێز و سڵاوم ئەوەی کە لەوێ دەرزی ئەوتەوە دوای ئەو مامۆستایەکەم باسم کرد لەوێ خۆی ئەو ئامێری سازی ئەوتەوە، بەڵام زۆر یارمەتی یامەکو سەرەتایە کە بچمە سەر ئامێری عود و تایبەتمەندی و ئامێرەکە کەمێک شارەزابم و شێواز تۆنی نۆتەکان لەسەر ئامێرەکە لەکوێیانە سەرەتای دەستپێکردنی من لێەوە بوو بەڕاستی. بەڵێ ئەو ئێستا من لە سلێمانی ئەوە بزانم شوێنێک کراوەتەوە تایبەت بۆ ئەودا، ئەمە ئاگاداری ئەمە تایبەت بە خوێنی ئامێری عود مستەفا عەلی کردووی، عەلی مستەفا ئەو کوڕ عەرەبەکە. بەڵێ مامۆستا مستەفا بەڵێ من ئەیناسم، بەڵام بەڕاستی ئەو پرۆژەی کە شوێنێکی تایبەت بێ بە زۆر کەس هەیە. منیش لە جێگای خۆم لە گروپی موزیکی لۆر کە لە گروپ چەند تەلەبەیەکم هەیە، هەموو ئەو ژەنیاریانەی تریشکە وەکو من جێگایان هەیە کە ئامێری عودی تیاڵم، بەڵام ئەگەر شوێنێک تایبەت بێ بەس بە ئامێری عودیان یان چەند مامۆسایەکی تیابیان شتێکی لە بابەتە و منهەجێکی تازە شتێکی وا هەبێ، بەڕاستی من زانیاریم نییە ئەم بیستۆ نازانم. بۆ خۆ دەست تەلەبەت هەیە؟ بەڵێ هەر لە گروپی خۆمان چەند زیاتر لە 5-6 تەلەبەم هەیە ئێستا کە بەردەوام لە هەموو تەمەنەکانە تەمەنی جیاوازم بەستم یان لێ من دەرزیان پێڵم. ماوەیەکی لەگەلی کوردستان بوویەوە بزانم. من کاک جەلال لە دوای کارکردنم باڵێن دەست پێکردم بە کاری موزیک و خوێندنم لە سنتەری گەنجان کە هاتمە دەرەوە لەوێ سەرەتا گروپێکمان هەبوو چەند چالاکیکی باشمان کرد سەر لە ئارشیڤەکەمان ماوە. یەکەم شوێن کە من ڕووم تێی کرد وەکو گروپ کە ئیشی تێ بکەم تیپ مۆسیقای مەولەیی بوو. تقریبا 2-3 ساڵێک لەوێ کارم کرد. هەر لە ئەستای ئەوە شایتر کە
هەشتە ناو بواری هونەرەوە دەرگاکان بەڕوو تاکرێتەوە جێگاکان ئەکرێتەوە کە تۆ بژی کاری تیا بکەی یەکێک لەو شوێنەی کە من 4-5 ساڵە بەردەوامی کاری هونەریم تیا کردووە تەلەڤیزیۆنی گەلی کوردستان لەوێ گروپێکمان هەبوو دوای گروپی مەولوی بەڵێ ینی با بڵین تقریبن لە زەمانێکا بوون هەم لێش کارمە کرد و هەم لێش بەڵام ئەو گروپەمان تایبەت بوو بە تەلەڤیزیۆنی گەلی کوردستان هیچ ینی ناوی دیاریکراوی نەبوو بەس گروپی تەلەڤیزیۆن ینی تە هەر چالاکیەکە بووە هەر بۆنەیەک هەبووە تر بۆنەی حیزبی بۆنەی نەتەوەی بۆنەی یاری تەلەڤیزیۆنەکە بۆنە ئاینیەکان جەژن و نەورۆز و ئەمانە کە ئەو تەلەڤیزیۆنە شالاکیێکی هونەری هەبووە بەرنامەیەکی هونەری گۆرانی هەبووە ئێمە ئامادە بوون لێ کە من قم سەرپەرشتیاری گروپەکەم لە ڕووی هونەریەوە لە ڕووی ئیداریەوەنا ساڵانێکی زۆر لەوێ کارم کردیانی زۆرێک لەو گۆرانی بێژانێک کە هەنێکیانە ژیان نەماون و هەنێکیشیان ماون هەموویان ڕێیان کەوتە ینی هەر بە هونەرمەند کەریم کابان بە عوسمان عەلی بە ئیبراهیم خەیات لە دوای ئەوە بە حەمە ڕەوف کەرکووکی و ئازادە ڕەش و زاهیر جەلالی و زۆرێک لەوانە کە ئێستا ناوم لە خەیاڵانین هەمویان ینی لەوێ کاری موزیکمان بۆ کردن ئیتر چەند ساڵێک لەوێ مامەوەکە کارم کرد دواتر لە چەند گروپێکی تر و گروپی ساڵێک 2 ساڵیش لە تیپی مۆسیقای فۆکلۆر لەگەڵ ئەوانە ئیشم کرد و ئێستاش ئەندامی گروپی موزیکی لۆڕم ئێوە جیالەوە کە ماوەک لە ئەنستیتوی کە لە پووری کوردیش بووی چی دەکرد لەوێ کاروباری ئەوێ چی بوو من حەزەکەم باسێکە و دامەزراوەیە بکەی مامۆستا خالقی لەوێ سەرپەرستیەکە بەڵێ ڕاستەکەی من دوای تێکەڵبوونم بە بواری هونەری و کاری موزیک و ئەمانە حەزیشم زۆر لە کاری هەندەسەی سەوت بوو کاری ئەندازیاری دەنگ لەبەرەوە سەرەتا لە ستۆدیۆیەکی خۆمە بناوی ستۆدیۆ سانا دەستم کرد بە ئیشکردن دوای مودەیە کە لەوێ ئیشم کرد ڕۆژێک خوێنمەوە کە ڕێکلامێک کرابوو ئەنستوی کە لە پووری کورد کارمەندی دەنگی ئەویست منیش چوم عادی تەقدیم کرد و دوای مقابلە و ئەمانە من ڕاستی ئەو کات نەمزانی کە ئەو ژمارە زۆرە پێشکەشی ینی تەقدیمی ئەو شوێنەی کردووە کە لە ناو هەمویان مامۆستا مەسەر منی ئەڵژاردووە بەڵام دوای چەند ساڵێک کە لێ کارم کردومانە ڕۆژێکیان باسی کەوتی و کاتێک کە تۆ هاتیتە ئێرە و مقابلە و کرا زیاد لە 45 کەس مقابلە کرد و کە نایاناتۆ ماڵژات بە حکمی پێشینەیەکم هەبوو کەس عادەتەن ئەو کەسانەشی کە مۆسیقین دەستەکەن بەکاری ئەندازیاری دەنگ باشتر ئەتوانن شتەکان وەرگرن ئیستیعابیکەن بۆ هۆی گوێچکەیانەوە زانیاریشیان زیاتر بەڵێ ڕاستە ئیتر من لە ساڵی 2006 ئەمریکا باسیەکەم هەتا 2013 من کاری ئەندازیاری دەنگم کردو لە ستۆدیۆکەی مامۆستا مەسەر ئەنستیتوتی کە لە پووری کورد چییە کردەوە ئەنستیتیۆ یا ڕێکخراوەیە چییە کارەکانی چین ئەو ڕێکخراوە کۆمەڵی کاری زۆر پیرۆز ئەکا بەڕاستی کە شایانی ئەوەی ڕێزی لێ بگیرێ ئەویش بە ئەرشیفکردنی من دیارە لایەنە موزیکەکەەوە قسە مەبەستم ئەوەی هەر لەو ڕێکخراوە کاری تری زۆر مەسایلی چاپکردنی کتێب و کۆکردنەوەی ئەو فۆتۆ ئەوانە ئەکرێ ئەو من شارزای تەواو نییە لەسەری بەباسی و بەس باسی لایانی موزیکەکەەکەم لە ستۆدیۆکە ئەو ئەلبومان ئەو بەرهەمانەی کە لە پێشترە مەسەلەن عەلی مەردان حەسەن زیرە گیشەکانی خاڵقی خۆی ئەمانە تا تۆفەی کێشی ئەمانە کە کوالیتیان خراپبوو بەشێکی لەسەر کاسێت ماوەتەوە بەشێکی لەسەر قەوان وشێکی لەسەر بەکرە ماوەتەوە ئەهادی جارێکی تر داغڵی داتای کۆمپیوتەرمان ئەکرد من ئەو ئیشەم ئەکرد لەوێ کە داغڵمانە کرد جارێکە ئیشی فلتەرینمان بۆ کرد و پاکردنەوە و ڕێخستن و چاکردن و ئەمانە و ئەمانات بۆ چاپ لەوێ خۆمان هەر دەستگای چاپیشمان ئەبوو ئەمە هەمووی ئەکرا بە ئەلبومێک لەگەڵ پرۆشورێکە تایبەت بە هونەرمەندە و ژیانی و هونەرمەندە و وێنەکانی و ژیان نامەیەکی کورتی و چالاکیەکانی هەمووی ئەکرا بە ئەلبومێک و ئەکرا بازار و ئێستا بە ئێستاشەوە لە بازارە ئەمە یەکێک بوو لە کارەکانی ئەو ستۆدیۆ یەکێکتر لە کارەکانی دیارە بە ئێستاشەوە ئەو جێگای هەر بەردەوامە لە ئیشکردن یەکێکتر لە کارەکانی ئەو بوو کە ئەمە ئەم ستۆدیۆ هەم نا بە ئیجار ئەدرا بە بەکرێیانی بەوەی کە بێ لە دەرەوە کاری تۆمارکردنی تیا بکە هەم مامۆستا خۆشی کە مامۆستا مەسەر خۆی بیویستە کەسێک بانگێش بکە مەسەر یەزیدیەکان مەسەر هەر چوار پارچەکەی کوردستانەوە کە کەسێک موزیکێکی ڕەسەنی کوردی پێ ئیتر بە ئامێرەکەی بە یاخود بە دەنگی بێ خۆی بانگێشیە کرد لەسەر ئەرکی خۆی و لەوێ کارەکانی لێوەرەگرت یەکێک لە کارانی مەسەلەکە لە پێشترا کرا ئەو چەند بەرهەمە بوو کە بۆ هونەرمەندی ژەنای قالمەڕە
تۆمارکرا ئەو لێ بەڵێ ئەو کاتە مامۆستا عەبدوڵڵا جەمال لێ بوو کارەکانم بە خام لێ وەرگرت بوو دوای خستیانە چوارچێوەی ئیشێکی ئۆرکستراییەوە و زۆر ئیشی مەزهەر دەستی بوو لەوانە بەڵێ حتمەن زۆر کاری لەوانە کراوەی یا ئەکرا بە ئەلبوم یاخود دا ئەندرا بۆ کاتێک کە وەختی بێت و بتوان ئیشی موزیکی باشتری بۆ بکەن بەس ئەو گۆرانی کۆنان هەر پاکە کرانەوە ئەیتر مۆزیکتان بۆی دانانە سەر لە نوێ نەخێر ئەزانی چی کاک جەلال ئێمە کارێک کە لە پێشترا کراوە تەمان ئەم کارە ئەگەر لەسەر بەکرە بێ یا قەوان بێ لەسەر کاسێر بێ بگرێت لەسەر سیدیش بێ ئەمە تەمەنی هەیە ئەم تەمەنەی تیاچێ ئەو کاری کە ئەنستیتوت ئەیکرد بەس ئەوە بوو نەیڵێ لەو زەمانە زیاتر بخیانێت و خراپتر ببێت ساویشتانە کرد بەڵێ تۆزە چاکردن و ڕێقستن و مەسەلە کۆمەڵە هەوا و خشە و شتی نەشیاوی تیا مەسەل لە کاتی خۆیان یاکوم لە کۆپلەیەەکە شتێکی خراپی تیا لە کۆپلێک کتابمان کۆپیە کردووە کە زۆریش سناعی نەبێ وا هەستی پێ بکرێ کە دەستکاری کراوە بەس لە پێنای ئەوە کە بەرەو خراپتر نەڕواش کە بەڕاستی هەشتێک گەسنووری بۆ دانێت و هەر چاوەڕێکێم بەرهەمە هەر ئاوا ڕۆژ بەڕۆژ بەرەو خراپترە ڕاوتا لە جێگایەکایتر هیچ کوالیتی نامێنێت بە کەڵکی گوێگرتن نامێنێت باشەکە گۆڤەن ئەوانە کە هەموو ئەوانە بە نۆتە نووسراونەتەوە یا هەر لەوێ بەتە نووسیەوە یا هەر نا بە نۆتە نییە چونکە گەر نۆتەکەی هەبێوانە کتێبەکانی هەبێ وەک ئەرشیوی لەگەر دەنگەکەی سەردەمانێ بفۆتێوانە نافۆتن وەڵاهی هەندێک ئیش کە پێویستی ئەکرد بە نۆتە بەڵێ ئەنووسرا و دانرا لە ئەرشیفە بۆ نمونە کابراایەک کانبانە کرد لە کوردستانی سووریاوە بەناوی ساڵە حەیدۆ بڵێ ئەم کابرا ئەرشیفێکی زۆر گەورە لە مێشکیا بوو کەمی خستوە سەر کاغەز هات لەوێ مامۆستا مەسەر پەیوەندیکی لەگەڵا کرد و هاتە ئەوێ چەند ساڵێکی زۆر لەوێ بوو کۆمەڵی ئەرشیف ینی دا ئەنیشت هەرچی میلۆدی ئەو منتیقەی خۆیانە ئەم کابرا لەبەری بوو زۆر شتێکی غەریب بوو بێ لەوەی کە چەند کتێبێکیان بۆ چاپ کرد لە بوارەکەی خۆیان نەبواری موزیکیشا زۆری پێ بوو میلۆدی هەمووشی مێژوەکەی ئەزانی کە ئەم میلۆدیای ئەوەیە بۆ ئەو وتراوە ئاوە هەمووی ئەم بەرهەمانە لە ستۆدیا من بەدەنگ بۆم تۆمارە کرد دواتر بە نۆتە نووسرایە و کرا بە کتێب و لە ئەرشیفی ئەنستیتوتان ماوەتەوە ئەم ئیشە پێویستی بەوە کرد کە بنووسرێتەوە تێگەی بەڵام ئیشی تر هەبوو کە مەسەلە ئەو ئەلبومە زۆرانی ئەو هەموو ئەرشیفی گۆرانی بێژە حەسەن زیرەک و ئەمانە ئەمە هەموویانەیە بەڕاستی ئەمە بە جێگایەک ناکرێ بەتەنیا بە جێگایەکی پچکۆلی و ئەنستیتوتەوە کاری دەستگایەکی گەورەیە و کاری دەوڵەتەکە ئەو شتانە وای لێ بکا کە پارێزراوە بێت نافۆتێ بۆ شێوەیە لێ کار نەکراوە وایوە دەرمە سەرکەوتوبی دەستڕاستی ئەو شوێنش کە مامۆستا مەزای لێ خزمەتێکی باشی وای کە جنابەت باست کرد بە موزیک و گۆرانی کوردی کردو هیوا دەرمەر بەردەوام بۆنە تەمەنی مامۆستا مەزاریش درێژ بێ با گوێمان لە پارچە مۆزیک بێ بە 250 جناب تۆ دوای دینەوە خزمەت بینەرانی بەڕێز بۆ درێژەی بەرنامەکە بەسەرچاو بینەرانی بەڕێز با گوێمان لە پارچە مۆزیک بێ دوای دینەوە خزمەتتان بۆ درێژەی بەرنامەکە لەگەڵ کاک گۆڤەند ژەنیاری عود
کا گۆڤەند دەست خۆش بێت زۆر هەربژیت چەند بەرهەمێکت بۆ کامەران عومەر لە ستیدیۆکەی خۆت بە ستیدیۆ سانەوانیان تۆمار کرد حەزەکەم باسێک لەوە بکەی بە تاکە کەسی ئەو کارت کردووە ئەرکێکی قورسە بەڕاستی ڕاستە لە ساڵی 2009 دیارم پرۆژەیەکەم باسێکم زیاتر لە ساڵ و نوێکی خەیان بەڵێ هەستام هونەرمەند کامەرا عومەر بەڕاستی لە ساڵی من لە 2001 کە یەک تەنها یەک ساڵ بوو ئامێری عود مەژن ئەلبومێکی دەرکرد من ئینتاج کردیانی لەو ئەلبومەیە من کارم لەگەڵا کرد و لە سەرجەم گۆرانەکانم کاری ژەنی ئامێری عودم لەگەڵا کرد ئیتر چەند ساڵێک بوو بۆ 8 ساڵ ئەچوو زیاتریش کە ئەم هونەرمەندە دەنگی نەبوو هیچ کارێکی تازەی نەبوو بەردەوام قسەمانە سەرەوە کرد کە ئیشێ بکەیت من بیرم لە پرۆژەیە کردەوە بەڕاستی پرۆژەکە هەم لە ڕووی هونەریەوە هەم لە ڕووی مادیەوە تەجروبەیەکی تازە و بۆ من وە قورسیش بوو بەڕاستی چوومە ژێرباری بەڵام ئەو هونەرمەندەم بە شایانی ئەوە زانی کە ئەو کاری بۆ بکەم و خۆشم پێم خۆش بووە و سەرکێشیە بکەم لە ئیشکردنە هاتم سەرجەم ئیشەکە ئەلبومەکە بە ناوی ئەلبومی دیسان ئاهێک هەمووی خۆم چوومە ژێرباری کارکردن تایە دوو بەرهەمیان هونەرمەندی موزیکزان سەلام ڕەشید کاری موزیکەکەی بۆ کرد و ئەو ژانیاریانە زۆر بوون کە بەشدار بوون لەگەڵ ما بەڕاستی زۆر کە سەر ناویان بێنم زۆر سوپاسیانەکەم زۆر بە ڕۆحێکی گەورە یارمەتیان نام بەڵام من کاری تۆمارکردنی هەموو بەرهەمەکە و ئیشی کاری ناو ستۆدیۆ میکس و ماسترینگ و کاری هەر مەسروفاتی هەر ژەنیارێکە هات ڕاستەوخۆ حەقی خۆیم پێ ئەڕۆیشت هەموو ئەم مەسروفاتانە خۆم کردم دوایەوە لەباری هونەریشەوە ئەم هەموو بەرهەمەوەرە تۆمارکە و ئیشی موزیکی بۆ ئامادەکە و ئیشی ناو ستۆدیۆ ئەمانە بەڕاستی زۆر هیلاکی کردم بەڵام خۆشبەختانە گیانمە نەتیجە یەکێک بوو لەو پرۆژانەی کە من شانازی پێوەکەم لە ژیانماکە کردومە لەبەری پرۆژەیەکی تاکە کەسی نییە پرۆژەیەکە بە مۆسەسەیەک بەڕێکخراوێت بە جێگایەک ئەکرێ بە دەستگایەک ئەکرێت من بە تاقی تەنیا ئەستام چوومە ژێرباری هەتا کە ئەلبومەکەشم تەواو کرد و
کە سنتەری ئارۆ بۆی بڵاوکردنەوە چاپکردنەکەشی هەر خۆم کردم ینی لەسەر ئەرکی خۆم و مەسروفاتی خۆم نردم بۆ چاپ کاسێتەکانم نار بۆ سووریا و سیدەکانیشم نار بۆ تورکیا بەڵام هاتەوە بڵاومان کردەوە خۆشبەختانە دووەم ئەلبوم بوو لەو ساڵایە کە زۆرترین فرۆشی ئەبوو زۆر نەجاحەتێکی باشیەنە یانێ وا بوو ئەو هەموو مەسرفاتە بێنێتەوە دیسان ئاڵۆڵا حتمما هەچەنە من تووشی کێشەیەکی بووم لە کاتی تۆمارکردنی ئەو بەرئەمانە من ستۆدیۆکەم سووتا بۆی شۆرتێکی کارەبا و لە کاتی سەرگەرمی ئەو ئیشانە بووم نیێڕۆیەکشم بۆ ناخواردن تا گەڕاینەوە بەوەی شۆرتێکی کارەبا و ستۆدیۆکەم گەڕیکردەوە هەمووی سووتا ئەزیزەکانم هەمووی سووتا ئامێرەکانم سووتا و ئەوەی کە کردبووم چەند ئیشەکەم تاوا کردبوو لەو ئەلبومەی کامەرانە هەمووی لە ناوچوو جاری کە من ستۆدیۆم دانایەوە و بەڵام بەڵێنم چ بە خۆم و چ بە کامەرانی ژابوو کە من ئەوی شاگەنمە نەتیجە لەبەرو جارێک کە ستۆدیۆم دانایە و جارێککە بوو بە دوو مەسرف و دوو هیلاکی لەسەر من بەڵام خۆشبەختانە تر ئێمە لە هونەرەکە کارەکەین هیچ کات چاوەڕێی ئەوە نەبووین لە ڕێی مادیەوە سوودمەندی وابین بەقەدەر هیلاکیەکەمانێکی هیلاکی ئەو ساڵ و نیوەی من کە بۆ پرۆژە و خەریک بووم ئەگەر بە پارە قیاسیکەی زۆر لەوە زیاتری پێویستەکە من دەسم کەوتەوە لەو ئیشە بەڵام خۆشبەختانە مهم لەلایەنی هونەرەکەی و نەتیجەی شەکە باش بوو دەنگانەوەیکی باشیە بوون ناو خەڵکە لە ڕووی مادی شۆزەرمەم نەموری بەڕاست وایە بڕاستی هونەرمەندان لە کۆنیشەوە وا بوون هەمیشە وا بووە لایەنی مادیان نەگردەمەشی لایەنی معنەویەکان لە بەرچاو گرتووە لایەنی خزمەتەکەی سێرەکەی و هەموو ئارشیڤە دەوڵەمەندە کوردی تۆمار کراوە کە هەمووی بە شەو نخۆنی هونەرمەندان و کەسانی وەک جنابەت ئاوا هاتوونەتە بەرهەم دەستخۆش بێ بەڕاستی کارێکی سانان نییە کا جنابەت پرۆژێکی وا بە تەنیا خۆت بیکەی و بەرهەمێک بێتە بەرهەم دوای خەڵک لێ ڕاگرێت و دەستخۆش بێ ماندوو نەبی کاری ئێستا چییە ئێستا چیت بەدەستەوەی خەریکی چیت ئێستا وەڵا ئێستا نزیکترین پرۆژەی هونەریم کە باس بکەم من تەمان ئێستا بە خۆشحاڵیەوە بۆ 2 ساڵە لەگەڵ گروپی موزیکی لۆر لەوێ کارەکەم و بە گروپی خۆمی ئەزان و بەڕاستی زۆر خۆشحاڵم لەگەڵ ئەندامەکانیە کارەکەین لەم قەیرانی ئابووری و ئەنواع وشکال قەیرانەی کە لەم ساڵا بەسەر گەلەکەمانە هات ئێمە دانیشتین بیرمان لەوە کردەوە کە ئێمە هەروەکو پێشتریش جناوە باس کرد کە هیچ کات وەکو چاوەڕێ نەبووین کە هونەر بمانژێنێ و بەخێوەمان بکات و حەقی خۆمانوەگرینە بەرامبەریە باکە ئەم بارودۆخەش هاتووە پێشەوە ئێمە دانەبڕین بتوانین بۆ ئیمکانێتی کە لە بەردەستمانایە ئەگەر چی جاران ئێمە پرۆژەمان ئەبوو پێشکەشی وەزارەتی ڕۆشنبیریمانە کرد ئەو جوابیانەوە بجێ بۆ سەرفەکردین یاخود کەسێکی تر سپۆنسەرێکمان بۆ دۆزیەوە کارمانەکە بەڵام لە ئێستا هیچ جۆرێک لەو ئیشان نەماوە بەڕاستی لە دەرگای هیچ کەسێک ئەیت بارودۆخەکە وای کردووە کە ناتوانین وتمان بزانین چی بکەین بۆی کە دانە بڕین و بتوانین خزمەت بکەین هاتین ئێمە خۆمان ستۆدیۆیەکمان هەیە لە گروپی مۆزیکی لۆر وتمان با ئیسفادە لەم ستۆدیۆمان بکەین لەم مودەیە کەس نازانێ ئەم زەمەنە چەندێکە خایەنێتە بارودۆخە بەرەو باشیەڕە ئێمە بتوانین خزمەتێ بکەین ئەم بە هونەرەکەی خۆمان و هەم بە چەند گۆرانی بێژێکیش کە شایانی ئەوان بەڕاستی کاریان بۆ بکرێ هاتین پرۆژەی ئەومان دانا ئەلبومی خۆش ئاواز ئەلبومێکی گۆرانیە لەگەڵ موزیکە چەند پارچە موزیکێک کۆمەڵێک گۆرانی بێشتیایە بەشدارێکە بانگێشمان کردوونەوەش بە خۆشحاڵی و هاتوونتە پێشەوە ئەرکی تۆمارکردنی ئیشەکە کارەکان هەمووی لەسەر شانی خۆمانە بێ هیچ بەرامبەرێک مقابلێکی مادی چەنان تۆمارکردنیشی ناوستۆدوە لەو هونەرمەندانەش کاک سمایلی سابووریە کاک ناسری ڕەزازیە کاک بەهجەت یەحیایە کاک قادری ئەلیاسیە لە گەنجەکانە کاک هەڤاڵە خانەقینی کاک عوسمانە خەڵکی کەلارە بیژەنە و لەنجەخانە ئەمانە کۆمەڵێکن لەو بەرهەمانەی کە ئێمە قەرارە لەو ئەلبومەیە کۆیکەینەوە هەم کاری کلیپیشی بۆ بکەین هەم دوایش بیکەین بە ئەلبومێک و بڵاویکەینەوە چەند بەرهەمێک لەوانە ئێستا کاری تۆمارکردنیان تەواو بوو لەوانە هونەرمەند قادری ئەلیاسی گۆرانەکەی ئەو گۆرانەکەی مامۆستا سمایلی سابووری ئەوانە تۆمار کراون و کاری وێنەگرتنیشیان بۆ کراوە کاری کلیپ گۆرانێکی لەنجەیە ئەمانە هەمووی کاریان بۆ کرا و ئێستا لە بواری مۆنتاژان و دابۆزێت تازەترین پرۆژەم ئەمەیە کە ئێستا مودەیەکی زۆرە پێوەی خەریکین بەدەر لەوە من خۆشم کارمەندم لە بەڕێوەبەرایەتی هونەرەکانی موزیک باسی ئەوەی سنتەری لۆڕە و گروپێکە لەوێن گروپی هاو بەشی لۆڕ ئێوە جگە لێ هونەرمەندانە پارچە مۆزیکی کشتان ئامادە کردووە
لە ناو ئەلبومەکەمە بەس بەڵێ ئەوە ئەکرێ بە کلیپەوە چون بەڕاستی ئێستا زۆر بە کەمی هەمانە کە گروپێکی هوەری دابنیشن بە بێ کەلام بیکەن بە کلیپ ئەمانە نیازن لە مۆزیکی کوردی ئێمە بە تەمان شتی وا بکەنەوە وەڵاهی بە تەمان کاک جەلال یەشێک لەو ئیشانەی کە لەو ئەلبومە هەیە وەکو موزیک کارێکە من بە تایبەتی نووسیمەوە بۆ ئامادەم کرد بۆ ئامێری سنتور کاک کۆسار ئەیژەنێ ئامێری سنتور لە گروپەکە بەدەر لە ئامێرەکانی خۆمان و لە گروپەکەی خۆمان سترینگێکی نیمچە ئۆکسترایەکیش لەگەڵ سترینی کامل بە کەمانچە و ڤیۆلا و چەلۆشەوە لە باگراوندی ئیشەکە هەیە بەڕاستی ئیشێکی ئەوە نەبێکەم بڵم باسی کەمیشی خۆمە ئیشێکی جوانە شایستەیە بۆ ئامێرە جا یەکێک لە بەرهەمەکان کەنا ئەو ئەلبومە هەیە ئەو پارچە مۆزیکەیە ئەویش لە بواری وێنەگرتنە ئێستا بەڵە حتممە نەبێ کاری وێنەگرتنی بۆ بکرێت ڕاستەکەی تۆزێک ئێمە بۆشایەکی زۆرمان هەیە لە باری مۆزیکەوە هەم لە کۆنسرت و چوونە سەر ستەیج هەم لە کلیپکردن و خستنە سەر شاشەی تیڤەکان بۆ ئەمە ژەگەرێتەوە بۆ ئەوی بەڕاستی ئێمە زۆر بەداخەوە تا ئێستا گوێگری موزیکمان زۆر کەمە ینی ئەوەنە کەمە نزیک بۆ تۆ لە نەبوونەوە تۆ کە کارێکی موزیکەکەی ئەگەر چەند کەسێک کە خۆیان موزیکزان نەبن و یا هونەردۆز نەبن و یاخود بە پەیوەندی تایبەتی کەسەکان و نێن بۆ گوێگرتن لە ئیشەکە زۆر کەمن ئەو کەسانێک کە هەمانە بە تایبەت ئەچن بۆ کۆنسرتێکی موزیک کە بڵێم ئێوارێ کۆنسرتێکی موزیکەیە بەرەو ئێم پێش ئەوەی گوێگری گۆرانیمان هەبێت لە هەموو میلەتێکە پێشەوەی گوێگری گۆرانی هەبێت گوێگری موزیک هەیە ئیتر ئەمەش بەشێکی پەیوەندی بە ئاسی ڕۆشنبیری میلەت و ئەو بارودۆخە سیاسیەوە هەکەتیایەتی بەشێکشی پەیوەندی بە کەم تەرخەمی هونەرمەندانەوە هەیە کە موزیکزانەکان کە نیانتوانێت ئەو شتە بگەنێن جێگای خۆی بەڕاستی منیوادارمەوە وەک هونەرمەندانی گەنجی سنتەری لۆر کە ئازانم زۆر ئازیە دەکێشن و زۆر زەحمەتە کێشن بۆ مۆزیکی هوەری کوردی بۆ مۆزیک ئێوە ئەو دەست پێشخەریە بکەن کارێکی وا بکەن چەند بەرهەمێک بکەن کلیپ بکەن کە وەیە خەڵکانێکی تر بیبینێ بۆ نمونە ئەو مناڵانەیە کە پێیان خۆشە مۆزیک فێر بن سێرەکەن گروپێکی مۆزیک دانیشو بەبێ کەلام 8 نەفەر خەریکن مۆزیگەژەن و ئاوازێگەژەنن تایبەتیە حەزەکەن خوزگە و خولیایکیانەیە بۆ فێربوونی و ئامێرانە وانێ ڕۆژێک بڕۆن مۆزیک بژەنن وە لەوانەیە هەر کام لە ئێمە کە وەختی خۆی ئەگەر چاومان لەم تەلەڤیزیۆنانە کردبی یا چاومان لە مەجموعەیەک هونەرمەند کردوێ وی ئاواتمانەوە بووە خۆ ڕۆژێک بێ ئێمەژوا دابنیشین لەو شوێنە وی ئەمانە بەڕاستی هەمووی خزمەتە بۆ ئەو مناڵانەی کە دوا ڕۆژ دێنە سەر سەحنەی ژیانی هونەریەوە ئەوانش بتوان خزمەتێ بکەن و دڵنیام ئەو بەرەی دوایی ئەو جی لە دوایە کە دێت خزمەتێکی باشترەکەن و چوونەوێنن هەوێنیان لە پێشینیان خۆیانە وەرگرتووە ئێوە چۆن مەسەلەی نستە گوێ لە مامۆستا عەلی مەردانەگری سەیرەکەی دنیایکی خوڵقاندووە بەڕاستی شانازیەکەی بەوە مەرحەڵ نەتەوەکانی نەوەکان تریش بتوان خزمەتێ بکەن ئێمە دایما کاک جەلال لە کۆنسرتەکانی ساڵانە ئێمە بەردەوام کۆنسرتمان هەبووە وەکو گروپی موزیکی لۆر دایم هەمیشە گرنگیمان ناوە بۆی کە مەسەر ڕاستە کۆنسەری گۆرانیە بەڵام لە ناویشە دوان سیان پارچە مۆزیکمان ئەبووە چ تاکژدنی بێ چ بە گروپ بێ بۆی تۆ وردە تەمان لەگەڵ ژۆگریشە تۆ ئەتوانی وردە کار بکەی ناتوانانی هەموو ئەوەی کە هەتە بە زۆر بیسەپێنی بەسەریاش کرد دوجار کە و جووی نەگرت و بووی هەزم نەکرا هیتە پەیامەکەی تۆ ناگات بەڕاستی لەبرۆ مەجبوری وردە ینی لە ناو کۆنسەرێکی گۆرانیە کە 8 تراک گۆرانی تیا 3 پارچە موزیکیش بێ بەگوێی گوێگرا بۆی ئامادە بێ بۆ ئەوەی کە ئەگەر ڕۆژێکیش تۆ گروپەکە ناسرا و گەیشتە ئەوەی کە کۆنسەرێکی بەتەنیا موزیک بکە ئەوش ئامادە بێ بێکە گوێی لێ بگرە بڕاستی وایە کاک اسماعیل سابووری کاک ناسرە و کاک قادر بەرحاڵ ئەوان لە دەرەوەی کوردستانی ڕۆژهەڵاتەژین ئێوە لە نێو بەرنامەتانە نەبوو لەنیکەم هونەرمەندان لە ڕۆژهەڵاتەوە بانکەن بێن لێرە بەرهەمیان بۆ تۆمار بکەن و بیانکەن بیکەن بە کلیپ بۆیان وەڵا ڕاستیەکەی کاک جەلال ئەم پرۆژەیە کە من بۆ جەنابتم باس کرد پرۆژەیەکە دیاریکراو نییە لەم چەند تراکە و کۆتایی پێ بێت ینی زۆرن ئەو گۆرانی بێژانەی کە ئێمە لە پرۆگرام و بەرنامەمانەیە کە ئیشیان بۆ بکەین و شایەنیەوە کە ئیشیان بکەین و زۆریش ناوانەی کە داوایان کردو بەڕاستی کە ئیشیان بۆ بکەین خۆشبەختانە گروپەکەمان ئێمە دیارە کە ئێستا گەیشتووەتە جێگایە کە پێویستی بە وەسف نییە لەو ستایلی ئێمە کە ئیشی تیاکەین گروپەکە زۆر دیارە لە چاو گروپەکانی ترا بەکار و چالاکیەکان و ئەرشیفەکەی کە ئاەتی
لەبەرەوە ئەم قۆناغە ئێمە لە ئەلبومێکە قۆرەزانی هەر دەتراگە توانیت تۆ جێگە بکەیتەوە هەشتراک بۆ دەتراک جێگە بکەیتەوە ئەگنا لە داهاتوە با زۆرێک دەکرایان بێژگان هەم هی ئەم پارچەیە هەم پارچەکانی تری کوردستانیش کە لە بەرنامانێ ئەوەی دەنگی لەگەڵ ستایلی مۆزیکای ئێمە گونجەکاری بۆ بکەین. هیوادارم کە نهارتەنیا ڕۆژهەڵات دەبەرکە لە باکوور و لە ڕۆژاوای هونەرمەندانێکن کە ڕاستی ناتوانن خۆیان دەربخەنەوە هونەری باشیان پێوە دەنگی باشیان پێوەیە ئێوە لایکیان لێ بکەنەوە چونە پارچە بە حکمی ئازادبوونەکەیە ئەرکەکە کورچەکە کەوتوی سەر ئێرە بۆیە وەک ئەرکێکی نەتەوەیش بەڕاستی لەسەر شانی هونەرمەندانە خەڵکانی تر لەوانەیە نێن ئاور لە هونەر بدەنەوە ئەرکی هونەرمەندانە لێرەیە بۆیە ئەو ئەرکە دیارریەکە کە هونەرمەند چەند نەتەوەی خۆشگەرەکە و چەند بەخەمینەتەوەکەیە حەزەکەم بە کورتی باسێک لە چەند کۆنسرتێکت دا و باسێک لەوەیش بکەی کۆنسرتانی لەکوێدا لەگەڵ کام تیپە مۆسیقا. وەڵام من ئەو کۆنسرتانی لەم ئاخیرەیە کە باسم کرد تەمان باسی ئەو کۆنسرتانم کرد کە لەگەڵ گروپی موزیکی لۆڕا من بانجام گیانەوە هەنا پێشتر من هەر لە گروپێک بوو بێتم لە تیپ مۆسیقای مۆلەیی بووم لە تیپی فۆکلۆر بووم لەمانە بەردەوام کاری کۆنسرتم لەگەڵ هەمویانە هەبوو بەردەوامی چالاکیمان هەبووە لە ناو چالاکەکانە یەکێک لە چالاکیەکان کاری کۆنسرت بوو بەردەوام هەم بووە. بەڵام ئەوی لە ماوەی ئەم 2 ساڵەیە کە لەگەڵ گروپی موزیکی لۆڕا ئیشەکەم چەند کۆنسرتێکم بەشداری کردووە لەگەڵانە چەندوانە کۆنسرتێک و بۆ خاتوو لەنجە کە لە زۆر شوێن پێشکەشمان کردیشی لە سلێمانی لە هەولێر لە گەرمیان لە کەلار لە تەلەڤیزیۆنی کەرکووک لە هەموو شوێنانە پێشکەشمان کرد. کۆنسرتی دوای ئەوە بە پرۆژەمان کە هەبوو بە دوایە کۆنسرتێکی هونەرمەند قادری ئەلیاسی بوو ئەویش بە هەمان شێوە لە کۆیە و بەناو نەغمەی زەهاو بەڵێ نەغمەی زەهاو لە کۆیە و لێ سلێمانی و لە گەرمیان و لە هەموو شوێنانە پێشکەشمان کرد. بەڕاستی پرۆژەمان زۆر و بەزۆکو بووم باس کردی ئەم بارودۆخەی بەسەرا هاوتا ئاوا بێ نەکرد گروپی ئەمە هەموو گروپەکان و هەموو شارەکە وەستاوە لە چالاکی و کەسیش نازانێت تاکە شێگاگە خایەت. وایە بەرنامەکەمان بەرەو کۆتایی ڕوا پێم خۆش بوو ئاخرین پرسیار باسێک لە عود بکەی عود بۆ دەنگە خۆشیەوە بۆ حەجمە کورتەیە و کە هەیەتی باسێک لە عود بکەی عود چییە و خۆزیە و خولیای تو بۆ عود چییە کە عودت هەڵبژارد. ڕاستە لە ڕاستیە من نازانم عود بۆ کەسێکی تر چی بێ بەڵام بۆ من هەموو ژیانە و زۆر ئەو ئامێرەم خۆشەوێ و هیچ کاتێک پەشیمان نیم لەوەی کە و ئامێرەم هەڵبژاردووە. جا لە زانستی هونەری موزیکە ئەو ئامێرانەی من باسی گرنگی ئەم ئامێرە بکەم بۆچی خۆشمە ئەو ئامێرانەی کە ئەخرێنە ئامێز و نزیکن لە جەستەی مرۆڤەوە ئەتوانی باوەشیان پێ بکەی زووتر ئاسانترە بۆی کە تۆ هەستەکانتی پێ بگەێنی. بۆ نمونەیەک بینەوە ئامێری قانون یا سنتور یا پیانۆ کە دایانی دوورە لە جەستەی تۆ ینی ئامێرەکە شێوازی ژەنینی ئامێرەکە وانە کە تۆ بتوانانی باوەشی پێ بکەیت و بگریتە ئامێز. ئەمە هەست گەیانن پێی ئەو هەستەی ناخی خۆتە گەاندنی بە ئامێرەکە کەمێک قورسە. بەڵام ئەو ئامێری من لەو ڕۆ زۆر مساعدە زۆر باش جوابێتەوە کە بە تەواوی ئەتوانی باوەشی پێ بکەیت و هەستەکانی خۆتی پێ بگەێنی. و یەشێکی تر لەو تایبەتمەندیانەی کە ئەو ئامێری من هەیەی ئەوەیە کە ئامێری عود پەردەی نییە ینی تۆنەکانی جا نەکراوەتەوە. ئەمە دوو لایانی هەیە یەکیان ئەوەیە قورسی فێربوونی ئەم ئامێرە دەرەخە ئامێرە بۆیە فێربوونی قورسە لەبەر ئەوەی تۆ هەموو احتیمادەکەی بڵقی لەسەر گوێچکەی خۆت بۆ ناسینەوەی تۆنەکان شتێک نییە وەکو لە ئامێری سازا لە تارا لەمانەیان لە سنتورا لە چیا ئەوە بڵێ کە ئەڵێ ئەمە دۆیە ئەم پەردەیەدانراوە دۆیە ئیتر تۆ مەجای غڵەتی تیانەکە بکەین مەگەر شوێن پەنجەکەەوە غەڵەت بێ بەڵام لە ئامێری عودا لە ئامێری کەمانچای ئەمانە ئەم شوێن پەنجەیە نییە تۆ هەموو احتیمادەکەی لەسەر گوێچکەی خۆت لەبەر ئەوە ئەمە لایەنە ئەوەیەتی کە لایەنە قورسی ئامێرەکە لایەنە باشەکەی تری ئەوەیە کە ئەم ئامێرە کە تۆ دەستەکرد بە ژەنین لەسەری بووی بە ژەنیاری ئیتر پێویستە بەوە نابێت سێری بکەی بەیشەوە هیچ کاتێک تۆ پێویستە بەوە نییە تۆ سەری ئامێرەکەت بکەی. ئەم هۆکارانە و ئەوەی باوەش پیاکردنی و نزیکی لە جەستەتەوە و پێویست بەوە نەکردن کە تۆ سەری ئامێرەکە بکەی هەموو یارمەتی دەرە بۆی کە تۆ ئەگەر هەستێکی جوان لە ناختا هەیە و بتوانانی دەری بڕی ئامێرەکە یارمەتی و زۆر بابۆی کە دەری بڕی. لەبەرەوە بەڕاستی من ئەم ئامێرە جارێکە ژێڵەمەوە هیچ پەشیمان نیم لەوەی کە هەڵبژاردووە زۆر جارژەنیار تووشیەوە بێ لە ژیانی هونەری خۆیان کە ئامێرێک هەڵبژێرێ دوایی
قۆناغێکی باشیش ئەبرێت لە ئامریکا بەڵام هەستەکە ئەگەر ئامریکی دی هەڵبژاردە باشتر ئەیتوانی سەیتر بکات بەسەریان حەزی زیاتر لێ بوو بەڵام من ئەو هەستم تا ئەم لەحزەیەکەوە بۆ 15-16 ساڵە لەگەڵ ئەو ئامێرە خەریکم هیچ ئەوەستم لا نەبووە کە پەشیمانم لە فێربوونی وەوەشی گرنگە باسی کە من لەم بەرنامەیە بەڕاستی ئەوەیە کە من هەتا ئێستا بەدەر لەو سەرەتایی سنتەری گەنجان کە باسم کرد و مامۆستا ئاسو عەلی حەبیب خستمێ سەر ڕێگایەک بۆ فێربوونی ئامێری عود کە بەڕاستیش خۆی پسپۆڕەکەی لە ئامێری سازا بوو لە ئامێری عودا نەبوو لەو چرکەیەوە هەتا ئەم دقەی کە لەگەڵ تۆ قساکە من مامۆسام نەبووە بە هیچ شێوەیەک مامۆستایەکم نەبووە کە تایبەت بێ بە ئامێرەکەی خۆم و دانیشێ پێم بڵێ ئەم تۆنە لەو تۆنە جاکەرەوە بوو شێوە بیژن لەبەرەوە هەموو هیلاکی و ماندووبوونەکە کەوتۆتە سەر شانی خۆم سەرچاوم پێیا کردووە خۆم کتێبم هێنا مەنهەجەکانم هێناوە دریاسەم کردووە نۆتەم خوێنەوە دووردەوە تا گەیشتم بەم جێگای ئێستا هیوادارم بتوانم شتێکی باش پێشکەش بم هیوادارم هەر سەرکەوتووبی ئەوەی کە باست کردوە خەڵکانێکی زۆری شەن کە سەرچاوەکانیان خوێندوەوە عود ئەگەڕێتەوە بوو 3-4 ساڵ پێش زاین و ئەڵێن لە ئێران لەدایک بووە دروست کراوە عەرەبێکا بەهین خۆیە و تورکێکا بەهین خۆیە و بەڵام ئەو سەرچاوانە نازانم بۆ ڕۆشن نین بۆ ناڕوونن هەرچێک بێت من بە دڵنیاییەوە ئەتوانم بڵێم کە نەهی تورکە و نەهی عەرەبە ئەو ئامێرە کۆنانە هەر لە کۆنەوە بوون هێست نازانمین ئێرانیەکان بە هەموو نەتەوەکانیەوە بێت چون ئێران یەک نەتەوەی تیانە کوردی تایە بەلوچی تایە ئازەری تایە عەرەبی تایە و هەموو ئەمانەتەیە ئەژینەوە تا چوێتە بەشی هێندستان و بەشی تاجیکستان و زۆر وڵاتانی دەوروبەر هەمووی لە ئیمپراتۆری ئێران بووە لەژێر قەڵەمڕەوی ئیمپراتۆری ئێران بووە هەموو بە ئێران ناسراوە بۆیە ئێران تەنیا وڵاتێکی دیاریکرا و بچووک نەبووە ئەگەر ببێت لەوانەیە پەیوەندی بە عەرەب و بە تورکەوە نەبوویت سپاس دەکەم بۆی لە بەرنامەی ئاوێنەی هونەرە ئامادە بووی ئەگەر شتێکی تایبەتیت هەیە باسی بکەی بۆ بینەرانی بەڕێز یا من لەبیرم چوێ باسی بکەم یا خۆت حەزەکەی باسی بکەی فەرموو زۆر سپاس دەکەم وڵات زۆر گەورەیتان نوان کاتنە ماڵەکەی منتان بەسەر کردەوە زۆر خۆشحاڵم و هیچ شتێکی دیاریکراوە نییە کە لە قیامەت مابێت و پێویست و باسکردن بکە هەموو ئەو شتانەی کە پێویست بوو لە بەرنامەیەکی کورتی ئاوایە کە باسی کەم هەر لەسەر ژیانی خۆم و لەسەر کار و چالاکیەکانم باسمان کرد دووبارە بە خێرانتنانەکەم و زۆر سپاسانەکەم زۆر سپاس بۆ جنابیش کە لەم بەرنامەیە ئامادە بووی بینەرانی عەزیز و خۆشەویست بەم شێوەیە گەیشتینە کۆتاییە بەرنامە لەگەڵ کاک گۆڤەند تا هونەرمەندێکی ترۆ تا دیدارێکی ترۆ تا بەسەرکردنەوەیکی تر هەر بژین بە شادی و خۆشی ماڵتان پڕبەی لە مۆسیک و لە شادی زۆر سپاس.
بێتەوە بابتیری پێشوان بابتیری پێشوان بڵێن بەخێر بێتەوە بابتیری پێشوان بڵێن بەخێر بێتەوە یاخوا بەخێر بێتەوە جاوڕێی کاروان لە قەسی شیرین بێتەوە جاوڕێی کاروان لە قەسی شیرین بێتەوە لە خانم بێتەوە